دەست خۆش کاک سەرهەنگ بەڕاستی توانم بڵێم ئەمە دووەمین دەنگە کە من گوێم لە گۆرانی بێت لە لای من خۆش بوترێ یەکێکیان جەنابتی تا ئێستاش بەشداربووی سەی سادق لە شارچکەی سەی سادق خەواتووی خۆشترین دەنگی سەی سادقیش بیتا من ئێستا گوێم لێ ببێ ئافرەم دەنگت زۆر خۆش بوو زۆر بە ئەحساسێکی جوانەوە دوت بەس خۆزگە دەنگێک نزمترە بوو کاک محەممەد نازانم زۆربەی بارەمەندەکان تۆنەکانیان زۆر لۆدەگۆڕی بەڵام زۆریان ینی مەسافەی دەنجیان کەمە ینی هیچ عیلاج نییە چکم بەڕاستی دەنگێکی زۆر سۆزدار و زۆر خۆش بوو من بەش بە حاڵی خۆم زۆر حەزم بە دەنگی کرد چکم لە بەشەکانی سەرەوە زۆر بەرز بوو هەندێک حاڵەتی نەشازی توش بوو گوناحە دەنگێکی ئاوا دەست خۆش سەرکەوتوو بی لە هەموو بەشەکان من بەدڵم بوو هیچ تێبینێکم نییە بزانین مامۆستا چێتۆ فەرموو دەستخۆش کاک سەرهەنگ وەکو مامۆستا هەڵکەوتوتی بەڕاستی ئەداکردنی گۆرانیکەت باش بوو خامێک هەیە لە دەنگت بەڵام لە بیدایەت باش بووی بەس کە گەڕایە بۆ کۆپلی لە کۆپلەکان دەنگت نەگەیشتە تۆنی خۆی دەبات تۆنێک نزمتر بە دەربرینی وشەکان باش بوو ئیقا توانیت سەیتەڕێی لەسەر بکەی دووبارەیەکەمەوە تۆنی گۆرانێک ئەگە بەرز نەبە دەتوانی جوانتری ئەدا بکەی مهم هیواش سەرکەوتن بۆ دەخوازم براستی عینی ملاحظاتن کاک سەرهەنگ طبقە نەختێکی بەرزە بەس مادام کاک حەمەد بۆ مەجبوری وا بکەن تاکو طبقای هەری لە خوارێ کاربی تادیەکە دیارە حەل نییە غینی ڕاهێنان ئەو طبقە بەرز کاربی سەیطرە بکی سەر ئەداکی خۆش لەفزێکی باش دەنگێکی چاک بەڕاستی مقام وقاعی راست ساعتات خوش دكتور بلخيس والله ئەمیش دەردی دڵم وەختی گۆرانی دەگۆ چاوت دەچووقاند نازان زۆر چاوت دەچووقاند فکری دڵی خۆی دەکرد دیارە ئەوجە دەردی دڵی چاوی بچووقێنی یعنی ماشێک کەس ناکە خەتەرە وەزعی خراپە دوایە ئەوەندە ئینفعال مەکە تو لەگەڵ گۆرانی لەگەڵ مۆسیقا دەبی دڵی خۆت بکەی ئەوە بڕۆی بفڕی دکتۆرە ملاحەزەیەکم بەرامبەر وتەکەی جەنابەت هەیە من لەگەڵ ئینفعال و هەستەکەی بووم لەبەرەوەی زۆر بە وردی چوو بۆ ناخی گۆرانێکەوە ناکە بەس ئەوای دەکەم بمبورە دەمێت چاوی ببینم پیچێک لە چاوەکان بکەوە بدوامینش وەختی هاتی لەسەر شانۆی پیچێک زوو یعنی هێواش هێواش نەهاتی وستت بگێ مایکەکەی زوو سپاس و زۆر باشی و سەرکەوتنی کاک سەرهەنگ دەست خۆشێتەکەم دیتنا من سروشت دەنگێتەنێ جۆرە سترانێ بۆ ئەگەر تسترانەکە دیارە هەلبژاربان باشتر بوو کوپلا دوێ سیێدا دەمێت و بەرەف تۆنا بلند شوی تەنیشە کۆنتڕۆلی سەر سەیلقێ بکەی ملکوتش مەقامی دەردکەفتی چینا بەسترانێکی بۆ تیا بلند بوو کە طەبەقە دیتنا من پەیڤی نەهەن دیار بوون ئەگەر پەتر هەوڵدا بە پەیڤ دیاربان بەس پشێوەکێ گشتی دەنگێتەنێ خراپە دەست خۆشی دەکەم یەکدارم سەرکەفتی بینی کاک سەرهەنگ دەست خۆش بە بەشداریت ئەڵێم ئەگەر شانسی یاوەرت نەبوو لەم بەرنمەیە بەمانە ئەوە نییە کە بێ ئومێد بیت بەڕاستی دەنگت خۆشە و دەتوانانی ببیتە گۆرانی بێژێکی زۆر سەرکەوتوو سپاس.